هەرچەند سیاسەتمەدارێکی لەبەر چاودانیا هەتا خۆشی بەخۆی دەڵێ وەڕسکەر لەبەرەوەیە کە من لەگەڵ ئەودام و ئێوەش لەگەڵ ئەودان. بەڵام لەگەڵ پشتیوانیدا بۆ هیلاری کلنتن وزەیەکی نوێیە وا دەردەکەوێت کە هەڵبژاردەکەی سروشتیە و بژارەیەکی سەلامەتە. تیم کین 22 ساڵی لە بواری سیاسیدا بەسەر بردووە کاری کردووە وەک سەرۆکی شارەوانی تا فەرمانڕەوایی ویلایەت و سیناتۆری نوێنەری ویلایەتی ڤێرجینیا. کین لە زانکۆی میزۆری و هاروارد خوێندنی تەواو کردووە. کاسۆلیکێکە کە 1 ساڵ دەستبەرداری خوێندن بووە وەک مژدەبەخش لە هیندۆراس کاری کردووە و فێری زمانی ئیسپانی بووە. کین دەڵێت ئەو هەژارەی کە لە ئەمریکای ناوەند بینیوێتی ئیلهامبەخشی ژیانی بووە بۆ خزمەتکردن هەروەها وای لێ کردووە کە ئافرەتێک بناسێت کە دواتر دەبێت بە هاوسەری کە ناوی ئانا. ئێستا کاتێکی زۆر سەختە بۆ زۆربەی خەڵکی وڵاتەکەمان بەڵام ئێمە خەڵکێکی بەهێزمان هەیە و هەروەها شتێکی دیکەش کە لە خەڵکانی خۆمانەوە فێر بووم ئەوەیە کە کاتە سەختەکان بەردەوام نابێت بەڵام خەڵکی بەهێز بەردەوام دەبن. کین دەڵێت یەکێک لە کاتە سەختەکانم ئەو کاتە بووە کە فەرمانڕەوایی ویلایەتەکە بووم لە ساڵی 2010دا کاتێک کارەساتی تەقەکردن لە زانکۆی ڤێرجینیا تاک ڕوویدا کە لەلایەن خوێندکارێکەوە ئەنجام درابوو کە نەخۆشی دەرونی هەبووە. وای لە کین کرد کە چاکسازی بکات لە بواری تەندروستی دەرونیدا لە ئاسی ویلایەتەکەدا بەهۆی ئەو کارەساتەوە. لە کاتێکدا کە سەرۆکی کۆمیتەی نیشتیمانی دیموکراتەکان بوو لە ساڵی 2010دا تەنانەت لەو کاتەدا بە هەند وەرگیرا کە بێتە جێگری سەرۆکایەتی بارەک ئۆباما. ئێستا بە وەرگرتنی جێگری سەرۆکی کلنتن کین بۆ تەمایی ستایش و جێگومانیشە. ڕێسا سیاسەکانی ئەوم بەدڵە لەو باوەڕدان بەهایەکی دیکەیداوە بە کارتی دیموکراتەکان. لە ڕاستیدا ئەو دەتوانێت کاتەکە بە دروستی هاوسەنگ بکاتەوە. من زۆر متمانم بە هیلاری نییە کەواتە هەرچێک لەلای ئەوەوە بێت هیچ بایەخی پێنادەم. سیناتۆر کین کە هارمۆنیکا لێ دەدات خوازیارەکە بتوانێت ڕاکان بگۆڕێت و دەنگی دەنگدەران وەدەست بێنێت. ڕشت هەوڵ دەدات کە هاوکاری هاوڕێکەی بکات بۆ ئەوەی ئەم مانگی 11 کۆشکی سپی بباتەوە.